بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە گەرم و گەشتترین سڵاوەکانی ئێمەتان پێشکەش جارێکی تر هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەنامەی ژیانەوە بەو هیوایی کە تا کۆتایی ئەم بەرنمەیە لەگەڵمان بن سەرنجتان ڕادەکێشم بۆ بینینی ئەم بەرنمەیە لە پەیوەند لەگەڵ گیرودەبوون بە مەوادی مخدر و هەروەها بڵاوکردنەوەی لەلایەن دەست و پەیوەندەکانی ڕژیمەوە بەردەوام لەلایەن بینەرانی خۆشەویستەوە داوامان لێکراوە کە ئامۆژگاری و ڕێنوینی بڵاوکەینەوە و کاناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵا وەکو ئامرازێک لە دژی ئەم بەڵام ماڵوێرانکەرە بەکاردەهێنی. ئێمە پڕبەدڵ نیگەرانی هەموو بنەماڵەکان و خەڵک لەم بابەتەوە هەست پێ دەکەین و بەش بە حاڵی خۆمان لەم نیگەرانیە لەگەڵیان هاوبەشین. ماوەیەک تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەشێک لە بەرنامەکانی خۆی بۆ ئەم بابەتە تەرخان کردووە لە زەنجیرە بەرنامەکانی ژیانەوە لایەنە جۆرە و جۆرەکانی ئەم ئازارە کۆمەڵایەتیە دەدرێتە بەرباس و لێکۆڵینەوە و ئەزمونونەکان دەخرێتە بەرچاو. بابەتی بەنامەی ئەمڕۆمان تەرخان کراوە بە چۆنیەتی ڕەوانگەی کۆمەلگا سەبارەت بە و کەسانەی کە گیرودەی ئێعتیاد بوونە. بەپێ ئەو لێکۆڵینەوانەی کە تاکۆ ئێستا لەسەر موعتادەکان کراوە ئەوەمان پێ دەڵێن کە ڕەوانگە و شێوەی هەڵسوکەوتی ئینسانەکان واتە کۆمەلگا بنەماڵە دوکتەر وەیان کارمەندانی ناوەندەکانی تەرکی ئێعتیاد لەگەڵ نەخۆشەکانی موعتاد زۆر گرنگترە لە خودی چارەسەری دەرمانی. دیارە کە ڕەوانگەی کۆمەلگا و بنەماڵەش بە موعتادەکان لە هەر وڵاتێک بەهۆی تایبەتمەندی سیستم و یاسا لە بواری ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی، کولتور، ڕاهێنان و پەروەردە لەم وڵاتە دەکرێت جیاواز بێت. مەسەلەن لە وڵاتی باکوور بۆ چارەسەری نەخۆشەکانی موعتاد زۆرتر فۆکس دەخەنە سەر هۆکارەکانی ئێعتیاد بۆ ئەوەی کە بتوانن پەیداویستەکانی ژیانی تازە بەبێ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بۆ نەخۆشەکان دابین بکەن. دیارە لێرەدا هەست بە بەرپرسی کردن وەزیفە دەور و نەقشی دەوڵەت کۆمەلگا و بەتایبەت بنەماڵەش زۆر گرنگ و کاریگەرە. بەڵام لە وڵاتی وەکو ئێران بە پێچەوانە دەوڵەت نەتەنیا بە وەزیفەی خۆی دانانێ کە یارمەتی ئەم نەخۆشانە بکات بەڵکو خۆی یەکێکە لە سەریکی ترین هۆکارەکانی بەرپەرسەندنی ئەم بەڵام ماڵوێرانکەرەیەکە لە سەرتاسەری وڵات بەرۆکی بە خەڵک بەتایبەت چینی فەقیر و هەژاری گرتووە. زۆر بەداخەوە لە ئێران ڕەوانگەی کۆمەلگا و بنەماڵەش بە موعتادەکان زۆر نیکادیوە و ئەوان بە ئەنگەڵ دەزانن تاکۆ نەخۆش. هەر بۆیەش نەخۆشەکان ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر ناوئومید ئیزۆلێرە و هەڵوەدا دەبن و زۆرتر لە ناو زڵکاوی مادە هۆشبەرەکاندا نقم دەبن بۆ ئەوەی کە ئەو ئازیزانەی کە تووشی موسیبەتی ئێعتیاد بوونا بتوانن بگەڕێنەوە باوشی بنەماڵەکانیان و ژیانێکی ئاسایی دەست پێ بکەن پێویستە کە بنەماڵە و کۆمەلگا بەگشتی و بەل لە هەموو شتێک ڕەوانگەی خۆیان بگۆڕن و بە چاوی سۆک تماشایان نەکەن و حرمەت و کەرامەتیان نەشکێنن. دیارە کە شێوەی ڕەوانگەی کۆمەلگاش گرێدراوە بە ڕادەی ناگاهی و زانست. ئێمە بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە و تۆژێکمان هەیە لەگەڵ هاوڕێوریا ئەحمەدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران. سەرنجی ئێوەی بینەرانی خۆشەویست بۆ بینینی ڕادەکێش. هاوڕێوریا بەخێر بن بۆ بەرنامەکە. زۆر ڕێز و سڵام هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە ماندوو نەبن. زۆر سپاس بەخێر بیت. هاوڕێوریا ئێوە پەیوەندی کێشەی ئێعتیاد و ڕەوانگەی کۆمەلگا چۆن هەڵدەسەنگێنن؟ بۆ ئەوەی کە بنیان بزانێت مەسەلەی ئێعتیاد و کۆمەلگا و ڕابطەی ئەو دوانە بە یەکە و چۆنیە تۆزێک احتیاجی بەوەیە کە بنیام ئشارەتی بکا بە مەسایل تاریخی ئێعتیاد. بەحاڵ ئێعتیاد خۆی وەکو هەر نەخۆشیەکی تر سابقەیەکی یەکجار توولانی هەیە
شاید مەسەڵەن چەند هەزار ساڵ لەمەوە بەر لە مسرا مەسەڵەن زۆر معروف بووە یا تاسیراتی مواد مخدر لە ناو خەڵکی مسرا زۆر معروف بووە. شاید هیچ هەرەوە هۆی ئەو بووە کە لە مسرا بۆ ئەوەڵین جار لە دنیا نەخۆشیگەل ڕەوانی لە مسر و پێم وابێ تا حدودێکیش لە بەغا بیمارستانگەل متەخەسس یا مختص بە مەسائل ڕەوانی ئەوانە بۆ ئەوەڵین جار لە وڵاتگەلا دروست بووە. ئاعتیاد شاید مەسەڵەن بەشێکێکی لە چینە وەکو ئەوەی ئیسفادەیان لێ کردووە بۆ سەربازەکانیان مەسەڵەن لە شەڕەکانیانە حتا ئەگەر نازانم ئاگادار بنیانە لە ماخرانە وەختی داعش نیروەکانی ئەهنات بۆ شەڕ زۆرێک لەو نیروەکان داعش وەختی ئەکوژیان وەکەوتە دەست کەسانی تر مواد مخدر لە گیفانیانە بوو و یا بەحاڵ ئەسرات مواد مخدر بەسەریانە دیار بوو. ئەمە مەسەڵەن لە ناو ئەو نیروگەلا هەر ئیسەیجی ئیسفادەی لێکرێت. زەمان خۆی لە ناو نیروەکان فەرانسا مەسەڵەن ئیسفادەی لێکراوە لەم ئەوروپا پێشتر هەر 20 ساڵ جارێ شەڕ بووە و لە شەڕەکانە ئەو عانە بە شکڵێکی سیستماتیک لە مواد مخدر ئیسفادەیان کردووە. ئەو مواد مخدرگەلە کە مەسەڵەن ترس ئەشکێنێت لە بەتایبەت لە سەربازەکان وانە، بەڵام شوێنێک وەک چین دوایی مەسەڵەن لە سەدەی حەڤدا خۆی گیری خوارد بەدەست ئەو مەسائلە و بەڕاستی بە شکڵێکی فراوان کە لەمەوە دواییتر لە سەدەی 19 بوو بەحاڵ پێم وابێ 1905 لە چینە بە شکڵی قانونی مەمنوع کریا. مێنێ تاریخێکی فراوانی هەیە لە ناو کۆمەڵگا، بەڵام بە شکلێکی علمی و زانستیانە و بە شکلێکی پزیشکی و حتا پزیشکی قانونی ڕەواڵێکی تری تێ کردووە. مەسەڵەن ئەکسەر وڵاتەکان دنیا دوای جەنگ جەهانی دووەم ئەمە وەکو نەخۆشی بەڕسمیێت ئەناسن، یا حتا هەر ئیسەیج کە ئێمە قساکەین زۆربەی یا زۆری لە وڵاتەکان هەر وەکو نەخۆشی تماشای ناکەن، یا لە ناو قوانینی پزیشکیانە قوانینی ئەمور ئیجتیماعیانە نییە. من خوێندومە کە بۆ ئەوەڵجاری حتا لە ئەوروپا 1968 بووە کە دادگایك لە دادگاکان دادگایك ئالمان دادگای ئیجتیماعی ئالمان لەم بابەتەوە حکمی سادە کردەوە. لە دوای ئەو حکم ئەو دادگا یواش یواش هاتست ناو قانونەوە کە ئەمە نەخۆشیە و ئەبێ وەکو نەخۆشی تماشاکەی. یعنی حتا ئەگەر واچی تواشا بکەی مەسەلەی ئاعتیاد ئەگەر دادگایش بڕێ بیتیە و لە ئالمانەوە بووە، بازم ئەوە ناگەێنێت کە بە شکلێکی پزیشکی و زانستیانە و علمیانە کاری لەسەر کرابێت و کارەکە لە شوێنێکە لە دەوڵەتێکە لە شوێنێکی حکوومەتیا وەکو قانونی پزیشکی بەڕسمیت ناسریاوێت و لێنەوە دیاری کریابێت چۆن لەگەڵ ئەو نەخۆشیە هەرسو کەوتەکەی. ئەم پرۆسەیە بەڕاستی بۆ شێوە علمی و زانستیانە تێی نەکردووە. لە وەختی وابێت ئیتر ئەو پرسیارەی کە جەنابەت ئەیکەی لە ناو کۆمەلگا چۆن ئەبنێرگی یا کۆمەلگا چۆن لەسەر ئەم شتە رابطەی کۆمەلگا و ئەم نەخۆشیە چۆنە رابطەی کۆمەلگا و نەخۆشیەکە ئەو نەناڕۆشنە کە لەسەر نەخۆشیەکە کارکراوە، لە نەسەر نەخۆشیەکە زۆر کار نەکراوە. پزیشکی لەسەر زۆری شتەکانی هێشتا بەڕاستی خۆی بە ڕۆشنایی بە ڕۆشنی لەسەری کاری نەکردووە. تۆ ئەبینی وەختی مەسائل بە لەحاز پزیشکیەوە زۆر دقیق نەبی لەسەری و بە لەحاز قانونیەوە زۆر کارت نەکرد بێ لەسەری، دیارە بە پێی وەزعێتێکی چوا هەیە لە قانون قوانین جامعی سەرمایەداریە هیچ کام لە وڵاتانە یا دەوڵەتەکان خۆیان بە موەزەف نازانن کە خەڵک ئاگادارکەن لەسەر چۆنیەتی وێرانگەری ئەم نەخۆشیە، حتا بڕێکیان خۆیان هێشتا وەکو نەخۆشی بەڕستمێن دایناسن. من نازانم لە ئێرانە لە ناو قوانین دەوڵەتی ئاسان مەسەلەی ئاعتیاد چەندێک گونجاندراوە، وەلی ئەو نەئەزانم کە دەوڵەتی ئێران بە بەرفراوانی خۆی خەریکە لە تەولید و باستەولێتی ئاعتیادا وەکو سیاسەت ئیسفادەی لێکە، لە نەتیجا ناتوانێت تەوەقوعات بێت و نایشتوانێت ئەو کەس یا ئەو
نیرووە بێت کە گەرەێکی بێت بەرگیری بکات لەم شتە دەین دەوڵەتیش ئەگەر بەرگیری نەکات دەوڵەت ئەگەر خۆی باعث شاعدان بەو مەسەلە بێت خۆ معلومە خەڵکیش کەمترین ئێطلاعاتیان لە مۆردی هەیە وەختێک کەمترین ئێطلاعاتی چوو لە مۆردی ببێت نیشانەی ئەوەیە کە کەمترین چت ئەزانی بۆ وەکە لە مقابڵی و ئەنجامی بێت کۆمەلگای ئێمەش ئیسا ئەوەیە لێش وەکو شوێنێکی تاریکی وایە لێ ئەترسن مردم لێ ئەترسن مردم ئەزانن وێرانگەرە بەڵام لە چەند و چوونەکەی نازانن وەختی لە چەند و چوونەکەی نازانن ڕێگای بەرامبەرکەکەیکی خوب دیارە بۆیان سەختە هەر بۆ بوونەوە من ئەگەر جەمبەندی بکەم قسانە ئاوای تێکەم کە لە ئێرانە تا ئەو جیەی کە بە کۆمەلگان بووتە بە ئەناازەی کافی لەسەرەوە کار نەکراوەکە مرد ئەم نەخۆشیە بناسن وەختێکیش کار نەکراوە لەسەری بیناسن بەڵام ئاساری وێرانگەری هەر وەکو بمبێک وایە وەکو شەڕ وایە بینی لە شەڕێکا گولەیەک تێت کەسەکە بمبێت شوێنێک گرانەکە بەڵام نازانی چۆن بووم بەکە دووسەکە لەکوێ دووسیان کرد هەر بۆیە لە ئێرانیش ئەم مەسەلە زۆر بە فراوانی هەیە ئاعتیاد هەیە ماڵوێرانگەری هەیە ئاساری ئاعتیاد بەسەر کۆمەڵگاکەمانە دیارە بەڵام کەمترین ئێستاعات لە مۆرد ئەوە هەیە کە باش ئەمە چۆن دروستەوێت چۆن نەتوانی پێشی پێ بگریت و چۆن نەتوانیت نەجات بێت بەدەستەوە یعنی هیچ زانیاریک لەسەر ئەوە نەدراوە بە کۆمەلگا ئەگەر لە قسە ئێران ئەگەر قسە ئێران بکەین خۆ زاهێرەن شتێکیان دروست کردووە یا دەوڵەت تەلاشەکە بەڵام ئیعدامەکانی زۆرتر دیارە مەسەڵەن دەوڵەت کەسێک دێت ئیسا حتا کەسی سیاسی تێری بەناو کەسێکی مواد مخدر فرۆشەوە کێشەی بەدارە ئەوانەی زۆرتر دیارە تا ئەوەی کە واقعان ڕۆشنی بکەیتەوە ئەم نەخۆشیە چییە و تەلاشکەیت بۆ ئەوەی کە خەڵکەکە دووچارینەوەن چونکو ئەگەر گەرەکت بێت خەڵک دووچار ئەم شتە نەبێت ئەبێ بەر لە ئەوە دەستڕەسی خەڵک پێ کەم بێت ئەبێت کارێ بکەیت کە ئالترناتیڤ ببێت بۆ ئەو شتانە ئەبێ کارێ بکەیت کە کۆمەلگاکەت سلامت نگابێریت کۆمەلگا سلامت نگاهێشتن یانی ئەبێ کۆمەلگایەکی مرەفە و ئازاد بێت کۆمەلگاکی مرەفە و ئازاد پێویستی بەوەیە کە ئیمکاناتت ببێت مردم حقوقیان ببێت مردم چازانم شخصیت و کەرامەتیان ڕعایەت کرابێت هەمووی ئەوانە لە ئێرانە لێ کراوە بۆیە دەوڵەت ئەو جریانە نییە کە لە مخابڵ ئەم نەخۆشیە وێرانگەرە و کارێکە باوەی عەرز بکەم کە ئەمە شەڕجەهانی من عەرزم کرد وەکو نەخۆشی تازە بەڕەسمیت ناسراوە بەڕەسمیت بەڵام ئەوە نییە کە مەسەڵەن حتا لە زۆر شوێنە کلینیکی تایبەتی ببێ بۆم شتانە بە پرزۆنێری ئاموزشتیدەوە لە زۆربەی شوێنەکانی دنیاوانە زۆر باشە هاوڕێوریا هۆی چییە ئەوەی کە لە ئێران بەگشتی ڕەوانگەی کۆمەلگا بە موعتادان نیگاتیوە و بە چاوێکی سۆک چاویان لێ دەکرێت ئەوەی کە نیگاتیڤ ئەوە وایە بە چاوێکی سۆک تواشایان نەکرێت ناتوانم تێیدی کەم چون بە چاوێکی نیگەران کنندەوە ئەکرێ بنیان بێژێ تواشایەکەن بە چاوێکی سۆک تماشاکردن بەستی بەوەی قسە لەسەر کیەکەین کێ بە چاوی سۆک و تواشای ئەواناکە بە حەقیقەت لەناو کۆمەلگای ئێمە ئابینین نیروی جوان هەن لە معرەف خەتەر ئەم کارە ئەوانەیان وە معتاد بوون خۆ تقریبەن بە کوردی ئەڵێن لە دەست چوون بۆچی پیان وایە لە دەست چوون لەبەرەوە نازانن چۆن بیان تێر نەدواوە ئەگەر وا بێت بە چاو سۆک و تواشاکیات بە چاو سۆک و تواشای نەکەیت لە کەماڵ ناتەوانیە ئەحساس ناتەوانیکردن بۆیە دەور و بەرەکەیان یا خەڵک لەخەرە خەڵک ئەتر بە نەزەر من بە چاوی سۆک و تماشای ناکەنەوە ئەترسن دیان ئەترسن لە کەسێکە معتادە و ئەو ترسە حەقیقەتێکی هەیە حەقیقەتەکەی چییە تۆ نزیکی ئەبیتەوە خۆ دەکەوێتە خەتەر چونکو نازانی بەرامبەرکەکەیتەکەوە
جا نزیکی تەکیاکەی دەکەوێتە خەتەر دووریەکەی تەکیا یعنی ئەو معنیادا کە تۆ بە چاوێکی سۆکۆت باشایەکە یا بە هەرچی با هەر معنیەکەی واقعیت ئەوەیەکە مردم لەو کەسانە فاصلە ئاگرن. من بۆ نمونە ئێژم ئەگەر مەسەڵەن کەسێک لە بنەماڵە لە جامعە لە هەر کوێنێکە کە تووشی شێرپەنجە دەبێت سەرەتان دەبێت بواتێتر ئەوەختە خۆ بە دەوروبەرەکانی یا کۆمەلگا بە جۆرێک نیگەرانی ئەو نەخۆشن بۆیە ئەو پرسیارمەکەوتم بۆ وەکو ئەو نەخۆشینێکتر چاوی لێ ناکرێت ئەمە هەرمەی کە خۆت ئەڵی زۆر مهمە خەڵک وەکو نەخۆشی نایناسن یعنی خەڵک وەکو زۆرێک لە خەڵک حتا من لە خەڵکانی لە دەوروبەر خۆشمان تەنیا قسە ناکەم بە وەسعەت دنیاوە حتا لەم ئەوروپا زۆر کەس هەن نەخۆشی وەکو نەخۆشی بە ڕسمیت نایناسن ئەژن ئەگەر خۆی ئێرادەی بێت دەتوانی وانەوێت وە بۆچوونیان ئەوەیە کە ئەمە نەخۆشی نییە دەوڵەتەکان من عەرزم کرد مەسەڵەن دەوڵەت ئەڵمان دادگایەک حکمەکەی داوە لە قانونێکی پارلەمانیەوە نەهاتووە دەرەوە لە نەتیجە ئەمە هەڵەگەڕێتەوە بۆ ئەوەی کە چەندێک وەکو نەخۆشی ناسراوە ئەگەر وەکو نەخۆشی بە ڕسمیەت بناسن دێت حتا بە قانونێک بە ڕسمیەت بە معنای ئەوە نییە خەڵکەکە هەمووی تەفهیم کراوە بۆ بۆنەوە مادام بۆ چوونەکە ئەوە بێ ئەمە نەخۆشی نییە خەتای خۆتە ئێرادەت نییە ئەگە گەرەکەت بێتوانی وانەبیت خب ئەو بۆ چوونە هەڵگەڕێتەوە کە ئەیزە خۆت وتت بۆیە بەنەزەر من خەڵک وات باشایەکەن بەخاترەوە وەکو نەخۆشی ناتوانن بەڕاستی بیناسن کەمترین ئێطلاعاتیان هەیە لە مۆرد ئەم نەخۆشیەوە وەختی کەمترین ئێطلاعاتیان لە مۆرد نەخۆشیەکەەوە هەیە چۆن وەکو نەخۆش بیناسن بە ڕسمیێت سەرەتا بەزانی هەموو کەس ێژێ نەخۆش بەڵام مەسەلەی ئاعتیاد ئایتە من ئێژم لە ساڵ 1950 مەسەڵەن 48 بەرەو ئەملاوە لە زۆرێک لە قانونەکانە یێواش وەکو دەرکەوتووە حتا سازمان بێداشت جەهانی مەسەڵەن فاکتگەلێکی دانیا کە ئەو فاکتگەلە ئیمڕۆی چێشتا فرق تەکمیل نین بۆ تەشخیص ئەم نەخۆشیە 8 دانە فاکتن کە دوکتەرەکان لەسەرەوە فاکتەکە لە کارەکەن کەسێک مەسەڵەن وەکو نمونە عەرزەکەم کەسێک لە ساڵێک بە مدەت ساڵێکەوە مەسەڵەن ئەگەر 3 دانە علامەتی ببێت ئەو علامەتە لە هەمیشە لەوێ بن مەسەڵەن وابێت ئەو نەخۆشیە یعنی حتا قابل ئەنازەگیری نەخۆشیەکەی بۆیان لە زۆر شوێنە مشکڵە وەکو جەهەت گردویانە تەبەر کە ئەمە نەخۆشیە وەکو قانونی پزیشکی کە بتوانێت هەموو کەسێک بۆیە بۆ درەکان ئەنازەگیری بێت و بتوانێت لە مقابلی و کارێکە هێشتا وانە مادام بۆ جەوامع پزیشکی خۆی وانە مادام بوو لە قوانینی پزیشکی وڵاتەکانە وانە چۆنەکەی لەناو کۆمەلگا جۆرێکی تر بێت بۆیە کۆمەلگا ناتوانێت جۆرێک تر بکات ئەوان بەپێی ئیطلاعاتێک زانیاری کە خۆیان هەیەە ڕەفتارەکەن زانیاریەکە ئەوەیە کە ئەم شتە وێرانگەرە بۆ سەرەتانی وێرانگەرە وەلی مردم قبولیان کردووە کە بابا سەرەتان مادام دوکتر بێژی وایەی وایە وەلی زۆر لە لای خۆمانە حتا زۆرێک بە پێویستی نازانن بڕۆن لای دوکتر چونکە بە نەخۆشی نازانن تەناقوزە هەیە بڵێ یعنی حاشاکەن لەوەی کە نەخۆشەکە حتا خۆشی حاشاکە لەوەی کە نەخۆشەکە تووشی نەخۆشینی ئاعتیادە ئینکاریەکە بەواتێکتر یەکێک لە علامەتگەل ئەسڵی ئەم نەخۆشیە ئینکاریە لە نەزەر لەلایەن نەخۆشەکە خۆیەوە ئەوە یەکێک لە علامەت ئەسڵیەکانیە ئەگەر خۆی ئەوە علامەت ئەو نەخۆشی نابووای ئەو نەیچە وێرانگەر نابوو یعنی نەخۆشەکە ناتوانێت خۆی وەکو نەخۆش ببینێت بۆیە ئەگەر وەختێکیش خۆی بە نەخۆشە بینێ زۆر درەنگەیتر زۆر کاری لەسەر زۆر تاسیری داناوە زۆر وێرانگەری داناوە بەسەریا نەخۆشەکە مادام نەخۆش نەکەوتووە یا لە فاستێکە کە خەریکە نەخۆشەکەوی ئەتوانی بەری پێ بگرێت توانی یارمەتی بکەیت توانی بیگەڕێتە دواوە بەڵام بەڕاستی وەختێک نەخۆش کەوتی تر بە تەنیا ناتوانێت بگەڕێتە دواوە یارمەتی دوکتری گەرەکە یارمەتی متەخەسیسی گەرەکە یارمەتی کۆمەلگای گەرەکە ئێمە قسە لەسەر کۆمەلگایەکەکەین کە خۆی کەمترین توانایی هەیە
کەمترین زانیاری هەیە نسبەت بەم شتە بۆیە مشکڵە یعنی ئەوەها بنیام ناتوانێت قەزاوت کا مەسەڵەن بێژی بە چاوی سووکۆ تواشایەنەکەن بە چاوی سووکۆ شاید تواشایەنەکە من نازانم وەێ بە حقیقت مشکڵ ئەوەیە کە خۆیان لەم بابەتە ئەحساس ناتوانێکی یەکجار زۆرەکەن چونکو توانایی مقابلەگەری حتا توانای تشخیصیان وەختی توانێت ئەمە چییە وەختی حدودی سوورەکەی نەزانی چۆن نتوانین مقابلەکەیان بەڕای ئێوە دەبێ هەسوکەوتی بنەماڵەکان لەگەڵ ئەو ئازیزایان کە تووشی ئاعتیاد بوون چۆن بێت باشترەکە هەوڕێ بوریە بنەماڵەکان دیارە زۆر بە شکلێکی زۆر نیگەران کنندە و بەڕاستی وێرانگەر لەگەڵ ئەو شتا تەرەفن ئەوە واقعەتێکە و زۆرێکیان فقط وەک جۆرە خۆیان ئێژن مەگەر خۆیان حاڵیان بێت لە خۆیان چی ئەکێشن ئەوان وەکو هەر کەسێکی تر و وەکو کۆمەلگا وەکو باقی جەماعەتی ناو کۆمەلگاکە ئێمە ئەوانیش هەر ئەو نەئەزانن وا باقیکی تریان ئەزانن ئەوە مشکڵی گەورەیە وەختێکی شتێک تەجروبە ئەکەن یانێ نیاویان لەسەر پشت سەر جا قسەی لێ ئەەکەن وەختێ نیاوێتیان لە پشتە یانێ پێشتر ئامادەگی بەرامبەرکیان تێکیان نەبووە نەیان ناسیوە نایناسن وابێت شتەکە ڕووی داوە ئیتر تۆ ئەیستن مەسەڵەن ئەگەن نەخۆشەکە ئیمڕۆ لە حاڵێکا بێت خەوم و کەسەکەی ناتوانن کارێ بکەن کە 5 مانگ لەو بەرساڵی لەو بەر ئەیان کرد چون فایدەی نییە تەشخیصی خانەوادەکە و دەوروبەرەکەی ئەوە نییە کە 4 مانگتر چی لێ دێت ئێطلاعیان نیە لەسەری وەختێک ئێطلاعیان نەوێ لەسەری ئیمڕۆیش نازانن بزانن ناتوان بزانن چیان احتیاجە بەنابەرین ئێمە لە تەک نەخۆشی کارۆ بڕوین کە ئەو نەخۆشیە کاریگەرەکە لە متەخەسیسی گەرەکە ئینسانگەلێکی دڵسۆزی گەرەکە دوکتور و پزیشک و مەدەتکار اجتماعی و کەسانێکە لەسەر ئەم شتە بیرەکەنەوە بۆ کە پێشگیری بکەن لە وێرانگەریەکەی ئەبێ تاقیقاتی لەسەر بکریەشی لەناو کۆمەلگای ئێمە شەبەکەهای وەسیع دروست پێ لەسەر ئەمە ئەو شەبەکەگە لە بتوان بەیەکە و هاوفکری و هەماهەنگی و هاوکاری بکەن تا بتوان خانەوادەیەکیش وە مبتەڵا بووە بەم شەرایەتە بتوانن یارمەتی بکەن خانەوادەیەک تۆ تەسەورەوە بێسە برایەکەت خۆشتێکت معتادە ڕۆژێکە چێ مەسەڵەن تریاک یاخۆ دەرزی هێروین ئەدا لە خۆی مەسەڵەن تۆ چی لە دەستێت ئەی وەسیتەوە ناڵی بڕۆیتە دەرەوە ئەکەوی دەشۆنی ئەڕووی ئەدەی تەگە و کەسە شەڕەکەی کە دەرزەکەی پێفرۆشی ئەو کەسێک محتاج خۆی محتاج بە وازانێن دەرزیک با لە خۆی حتا بڕێکیان حاضرن 10 نەفەر بکوژن بۆەوە کە دەرزەکە دەریافت بکەن نەخۆشیەکە بڕجا ئەو نە ڕۆشتەکە مەسەڵەن لە شتێکی ئاوا ئێرادەگرایانە ناکرێت بنیان ڕوو دەڕوویکە بۆیە خانەوادەکان بە نەزەر من گەورەترین کارێکەوە بۆ خۆیان یەکەن ئەوەی کە لەم نەخۆشی حاڵیان بێت ئەوڕن بەڕاستی وەکو نەخۆشی بیبینن یانێ ڕۆز و خانەوادەکەی خۆیان بە سەرشۆڕی خۆیان نەبینن ڕۆز و خانەوادەکەی خۆیان بەوە بزانن کە مشکڵێکی پزیشکی هەیە عیلمی هەیە ئیسلامەتی هەیە نەکەوەی کە گەرەێکی خراویان کات و ئابڕوویان بوات و حیسیەتیان بوات و کەرامەتیان بشکێنێت و هەمووی ئەوانە بۆیە ئەوان لە حاڵێکە زۆر جار وایە خانەوادەکان بەداخەوە لە ئەوەی کە خۆیان ئەحساس ناتوانیەکەن ئەوانیش فاسڵاگەن نەخۆشەکە دی نەخۆشەکە و پرۆسەی تەکامڵی نەخۆشیەکەی وایە کە ئینسان تەنیا ئەکاتەوە لە کۆمەلگا لاخر و ئیزۆلا بێتەوە و بەرخورد و هەڵسوکەوتی ڕەفیق و هاوکار و خانەوادە و هەمووی ئەوانی چ یەواشی واش هەر ئەوە تەکمێڵەکە بۆیە زۆر مهمە کە خانەوادەکان و ئێمە بە دۆر و بەریانە ئەمە تەشخیص بین کە ئەم کەسە نەخۆشەوە لە تەریق نەخۆشیەکەیە و لەسەر ئەم نەخۆشیە و وای لێ هاتووە و ئەگەر مەسەڵ کارەکەی ڕەفتاریە بەڵام عیلەتەکەی عیلەتێکی ئیسلامەتیە بۆیە
بەجێ ئەوەیە کە محکومیان کەی بەجێ ئەوەیە کە مثلا حتا مثلا زۆریان لێ بکرێ من ئەبینم ئثباتم هەیە لە شوێنهایەکە حتا زۆریان لێکەن ئێمە ئەبێ فاصلە بگین لەوانە ئەبێ لە عین جز و دڵسۆزترین کەسەکان ئەم نەخۆشیە چێبین خۆت وتت ئەگەر کەسێک سەرەتانی بێ قەوم و کەسەکەی بە دەوریا چیەکەن بە دەوریا جەمە بنەوە عیزەت یەگرن کەرامەت یەگرن بە حتا هەر هەیە بە دەمیەوە ئەبن چۆنە کەسێکە نەخۆشیێکی تری ئەگرێت ئەبێ فاسەی لێ بگرن تەردی کەن وردی کەن ئەو نەیتر ئیزۆلە بکرێتەوە من لە قسەکانی ئێوە بەڵێک داوای لێبوور نەکەم لە قسەکانی ئێوە دیار بووە کە کۆمەڵگا ئەبێ بە ئەرکی خۆی بزانێت ئەم ئەوەی کە یارمەتیدەری ئەو کەسە بێت کە تووشی ئەو نەخۆشی نەبووە بەڵام چۆنیەتەکەی بێ فێربین فێر چۆنیەتەکەی بین ئەگەر نە بەکی خۆن کە زۆر کەس بەکی خۆی زانێ بەڵام حتا کارێکە کات ئەوێت بە باعیس خاوتر بوون نەخۆشیەکە ئەم بەشی فێر بین بە خۆمان و خانەوادەکەمان و دوکتەرەکان و مەدەتکار اجتماعی و حتا ساحبکار و محیط کار و محیط وەرزش و محیط ژیان و هەمووی ئەوانەمان جۆرێک تەئمین بێت کە ئەو نەخۆشیە لە بتوان بە عیزەت و کەرامەت و احترام و لە ناویان ژیان کەن و خراپتر نەبن ئەمە پرسیارێکە بنیام ناتوانین نسخە پێچی دەبێژی ئەوە وەلی ئەم پرسیارە وەکو جەهەت بنیام بتوانێت دیاریکە بخۆی و من مطمئنم بە ئەنازەی کافی لە هەر کۆمەلگایەوە بتابێت لای خۆمانە ئینسانهای دڵسۆزی زۆر وەسیع و شەبەکەهای زۆر هەنکە ئەفعال و ئەتوان مؤثر بن هیوادارم بچونکو ئەمان لە عین حاڵە ئەم نوع کارگەلە ئەبێ بە کارێکیش حتا بە عەلەی دەوڵەت چون دەوڵەتەکە عامە و تەورید و باس تەورید ئەم نەخۆشیەیە بۆیە خۆی لە خۆیان کارێکی سیاسی چە گەرەکت بێت و گەرەکت نەوێ بۆ ئەوە بتوانانی ئەم کارە نەبکەیت و دفاع حەفازەتێکی سڵامەت ئامیز دروستکەی بۆ خۆت و خانەوادەکەت لە زۆر شوێنە مەجبوری لەگەڵ دەوڵەتەکە دەرکەویت جا بۆیە هەرچی وەسیعتر بێت تابوو نەوێت لە ناو خۆیانە بەڕۆشنی و بە وەسعەت و بە فراوانی لەسەری قسە بکەن و هەڵسکردکەن یارمەتیانەکە هاوڕێ وریا بۆ ئاخری پرسیارم نازانم بگرە پرسیاری تریش بێتە بەرەوە بەس بۆ گۆڕانی ڕەوانگەی کۆمەلگا بەگشتی و بنەماڵە بەتایبەت سەبارەت بە معتادەکان دەبێت چی بکرێت تەنانەت با ئەوە لێرە بخینە بەرباس کە کۆماری ئیسلامی بۆ ماوەیەک بۆ نمونە نزیک بوونەوەی بە شەوی نۆرۆز و مەراسماتی ئاوا بە بیانووی جوانی شار دەستەکاتە کۆکردنەوەی گیرودەبوانێکە بە ئیستلاح و وازیەتیان زۆر خراپتر یان کارتون خەون دوایی بە هیچ چارەسەرێک دیسان ئازادیان دەکا و لێرە وەزیفەی کۆمەلگاکە چیە بێت چی بکەین هەروەکە باسکرا بڵێ ئێمە مەسەڵەن ئەگەر من با مقایسەیەکی هیچ کۆلە بکەم هەرچەند دەوڵەت ئالمان دەوڵەتێکی واقعاً ئینسانی من نایبینم بە نسبەت ئێران و مەسەڵەن فەزای ئێرە فەرزایەکی ئینسانی و ئازادتر و مرەفەهتر و ئەوانە ئەوە وایە بەحاڵ بەڵام تۆ ئەگەر لەم وڵاتە گەرەکەت بێت کارێ بکەیت ئۆتۆماتیک وان نییە لەگەڵ دەوڵەتە دەرکەویت حتا زۆر شوێن لە زۆر شوێنە هەیە ئەتوانی مراجعەکەی وەکو دەوڵەت یارمەتی وەربگریت لە ئێران ئەمە عەکسە لە ئێرانە ئەوان حتا ئەگەر گەرەکەت بێ شەبەکەی دروستکەی ئەو شەبەکە بتوانێت یارمەتیکی مؤثر بگەینێت بە خەڵکەکە و خانەوادەکانیان و مناڵەکانیان و کەسانێکە معتاد بوون و حتا و کەسانێکە معتاد نەبوون و هەن لە بەعرەض اعتیادا دەوڵەت ئێران بە خەتەرێکی زانێ بۆ خۆی پێی وایە تۆ خەرێکی لە عەلەیە ئەو کارەکەیت بەڵام بە نەزەر من ئەمە هیچ چارەیەکی نییە مردم ئەم ڕوودەڕوویە ئەبێ لەگەڵم حکوومەتی چاپ بکەن بەعنازەی کافی دەلایەر سیاسی هەیە بۆ دنیا ئەوەی کە ئێستانگەی ئازاد ناوم کۆمەلگا لە مقابڵەم ڕژیمە و بێستنەوە هەر وای کە خۆ جوشتە بەبێ دلیل نینیسە ئەو هەموو جنبشە و ئەم هەموو تەزاوەراتی ئەسابومانە لەناو کۆمەلگای ئێمە لە جەریانە هەیە بەڵام لەسەر احتیاط پرۆژەیەکی مختەس بەخۆی ئەوێت مختەس بەخۆی و ئەو شتانەیش کە ئێستا خۆت وتت مەسەن دەوڵەت حمڵەیەکە کات و کارێکە کات و جەماعەتێک ئەواتە زیندان و جەماعەتێک دووارە لێنەکاتەوە بە بەهانەی شتێکە و دەدانە چتر ئەم لا ئەولا پێکە بە هەف شێوەی ئەوان وایە ئێمە ئەبێ لەسەر شێوەی کار خۆمان لەسەر ژیان خۆمان لەسەر شێوەی فعالیت لە ناو ژیان خۆمان نافکرە و بکەینەوە شتێک دروستکەین کە لە مقابل ئەو شتانەی کە جمهوری ئیسلامی ئێکا
وە لە مقابڵ ئەم نەخۆشیانەی و کە تهدید ئێمە ئەکەن بتوانین بە موقع بتوانین بە داو قەوم و کەسەکانمانەوە یا ئەو هاوکارەکانمەوە یا ئەو کەسانەی کە لە معرض خەتەرە قەرایان گرتووە بگەین ئەوەی چە هیچ شتێک نایگەینێت مەگەر ئەوەی کە ئێمە بە یەکەوە مەسەڵەن ئەو قسێک لە ئەوڕۆ خۆت کردت ڕوویان نیە لەسەری قسە بکەن ئەوە ئەبێ بشکێ دەو تا بووە ڕوود نییە لەسەرم نەخۆشیە قسە بکەیت دیانی ئەبێ بە باعیسەوە کە مناڵەکەت دەبێ بچێت ئەبێ بە دەنگ بەرز لە هەرچی شوێنە لەسەر ئەمە قسە بکرێت ئەبێ بە تەلاشکەیت بەر لە ئەوە مەسڵ دەوڵەت سوئیس یا وڵاتی سوئیسە 4 دانە پایەی ئەساسی پێشگیری لە شرایەتگەلێک وا ئیعتیاد دروستەکە تۆ مەسەڵەن ئێمە هیچ ئیقدامێکی پێشگیرانەی لەلایەن حکوومەتەوە نییە کە باعث بێت کە مەسەڵەن شرایەتی ئیعتیاد دروست دەکات بەعەکسەوە شاید دەیان سەدان موردین کە شرایەت دروستکردنی ئیعتیاد فراهەمەکان لایەنم دەوڵەتەوە لەگەڵ هەموو ئێواناشی دەرکەوتنمان دیارە بۆ ئیعتیاد دەبێ بە شکلێکی تەخەسوسی بە شکلێکی زانستیانە و بە شکلێکی هەمەگیر ڕفیقانە هەمومان خەریک بین لە عین حاڵە ناکرێت لەسەر ئیعتیاد بیکەیتەوە لەسەر باقی شتەکان تبدیل نەکەیتەوە لە کۆمەلگای ئێمە بۆیە بە نەزەر گەورەترین کارێکەوە خانەوادەکان و کەسەکان ئێمە توانن بیکەن هاوفکری بکەن بە یەکەوە هاوفکری بکەن بە یەکەوە یەکتر ببینن خۆیان کۆ بنەوە لەسەر ئەم مەسەلە شرایط محلەکان شرایط ژیان جوانەکان شرایط ئەو کەسانێک کە معتاد بوون شرایطیان جیاکەن و لەوانەیە کە معتاد نەوگن ئەوانەیە کە معتاد نەوگن ئەیسە زۆر مهمن چ شرایطێک بێتە دروستکردن چ شرایطێک دەتوانێت کۆمەکە بۆ یاد دروست دەکا ئەوانە خۆیان لە محیط باشە بەڵام شتێکەوە کەمە لە کۆمەلگایمە بە یەکەوە نایکەن ئەبێ بە یەکەوە بیکەن بە یەکەوکردنیی یانێ بەرەو کۆمەلگایەکە ڕێککە دەستەکەی دروستی کەن کە لە داهاتووە ئێمە ئاوات بوومانەوەی کۆمەلگاکەی خۆمان دروستیکەین پرسیار زۆرە بەڵام کاتمان کەمە بەڕاستی بەس دەستچاو خۆش بێ بوو ئەوەی کە داواتەکەمان و قبول کردیسان هاتیدە ناو بەرنامەکە زۆر سپاس ستانەکەممان دوو نەبن هیوادارم ئێمە بتوانین لەم کۆمەلگا کەسانێکی زۆر هەن بتوانن بە یەکە وەسڵ بن شەبەکەهایەک دروست بێت کە هەم لە دەرەوەی وڵات هەم لە ناوەوە بتوان هاوفکری بکەن هەماهەنگی بکەن بە یەکەوە بتوانین پێشگیری بکەین لە مبتەڵابوونی زیاتری کۆمەلگاکەمان بە مەسایلی ئەعتیادێک کە بەداخەوە لایەن جمهوری ئیسلامی زۆر سازماندرا و هەڵە جەریانە زۆر سپاس ڕێویەکەن دەستچاو خۆش بێت بەخێر بیت سپاسانە بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی ئەم بەرنمەیە زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون ماڵەوە.